مندەلی دوا شاری ناوچە کوردستانەکانی سنووری پارێزگای دیالەیە ئێمام ڕۆهاتوونە تێرە ئەمانەی ڕاوبۆچوونی هاوڵاتیان لەسەر لیستی 120 یەکێتی نیشتمانی کوردستان وەرگرین ترێ ئەم ناوچە تیونی کوردایەتین دایانەوێت لە ماڵبژاردنەدا بەشدارێکی کارەیانە بێ ئەگەر هاوکارم هەوڵەدەین چەند کەسێک لێرە ناو بازاڕی مەندەلیان وەرگرین سڵاوتان لێبێت ئەم کاپستان باش ئێمە ئەمە ینی نزیکە بینەوە لە پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان وەک هاوڵاتێکی مەندەلی لەم هەڵبژاردنە دەتەوێت بەشداری بکەیت ولی بەشداریکەم وە کول قوتی وە کول ئەگەر ڕینەکەم و عربانەوە چم دەنگدەم دەنگ دەمە بۆ چێت بۆ یەکەتیە بۆ 120 دەنگ ئەگە بشی خدا بشی دەنگ نییە من باید دەنگ بمە هۆکار چییە هۆکاری دەنگدانت چییە بە لیستی 120 چی وای لە تۆکە دەنگ بەم لیستە بدەیت کە ناوچەی مەندەلی ناوچەیەکی تەواو پاراوێزخراوە لە ژێر هەڕەشەی تعریبدایە مندەلی بۆ دەنگ دەمەوە مام جلال بەرەحمەت بخەفێ خۆی دیموقراتی بوو وەتها حریە عالم حریە بەنە ئمە دەنگ دەیمە یە دەنگ دەیمە پێ لە بوتی یە تۆی عالمیش دەنگ بێگە پێ جەمی ئەوکۆن دەنگ بێگە پێ حزبێگە حزب دیموقراتیە ئیمان دیری و حریە ئیمان دیری و بە شەرعی شەد بکەن چه بکەین منێنە مرکزی موچە ماموچەری مامبرێ لێرە لەورە ئیمە هەواز ناینیم ئیمە ئیشی خۆمان ئەکەین موچە بوو نەوک ئیمە ئیشی خۆماکەین دەستخۆش زۆر سپاتری هەوڵەدەم بچمە دوکانی یەکێک لە جاترێ مەنەلی بە خورما بەناوبانگە چینە دوکانێکەوە ماشەڵا خورمایتیایە ماشەڵا چەند جۆر خورمایتی ئەگەر هاوکارم زیاتر نزیک بیتەوە ئەگەر سەیری لای ئێمە بکەیت بەرەو پرۆسەی هەڵبژاردنە چین تۆ خەڵکی مەنەلیت لە ناو مەنەلی ماشەڵا دوکانی خورمات هەیە خوا بازار ڕبا بۆم هەڵبژاردنە دەنگ بە چییە دەیتۆ والله ئینشاڵە یەکەتی بۆ هۆکار چییە دەنگ بە یەکێت والله یەکەتی لەو مناڵە دیری من کاک جوامیر شەهید مەندەلیە ئەو مەزلومە ڕۆژی هەڵبژاردن بە کەس و کارتەوە ئەوانە چتە سەر سندوقی دەنگدان والله ئمە دەنگمان ئینشاڵە یەکەتیە باشە بەڵێ ئەمە ڕاوبۆچوونی هاوڵاتیانە لە قەزای مەندەلی دەیانەوێ ڕۆژی هەڵبژاردن بەشداری پرۆسی هەڵبژاردن تریە گەر دەرفەتم دەی ئامارێک بۆ بخەمە ڕوو لە مەندەلی ژماری دانیشتوانی زیاتر لە 40,000 کەسە 17,500 کەس لە مەندەلی مافی بەشداریکردنی لە هەڵبژاردنەیە بەداخەوەم شارە لە ژێر هەڕەشەی تعریبدایە زۆرینەی کورد پێکاتەی ئەم شارە بۆ بەڵام ئێستام ڕێژەیە دابەزیوە بۆ 112 ژماری ینی ئەو کوردانەی کە لە ماوەی ڕابردوودا لێرە دەرکراون و بەهۆی پرۆسەی بە عەرەبکردنەوە ئێستا ئەم ژمارەیە دابەزیوە بۆ 1000 خێزان کە ساڵانی پێشووتر نزیکەی 5-6,000 خێزان لێرە بوونە بەڵام ئەوەی کە زیاتر خەڵکی ئەم ناوچە جەختی لەسەرەکەنەوە دەیانەوێت بەشداری پرۆسەکە بکەن بۆی ئەو نەعەدالەتیە و ئەو ینی گەیاندنی ئاوەدانی بۆ شارەکان بەشداری کە نێچێتی لێرە بە سێ کاندید بەشداری پرۆسەکەی کردووە و چاوی دانیشتوانی کوردی ئەم ناوچەش لەسەر لیستی 120 بۆی بەشداری کاندیدەکانی ئەو لیستە زۆترین دەنگ لە مەندەلی بەدەست بێنن و مەندەلی ساڵێکشە دوای لە ساڵ 1970 کە ناوەندی قەزاکە گواسرایەوە بە لە دروست ساڵی پار بە بڕیارێکی حکوومەتی فەرمی عێراق ئەم شارە گەڕایەوە بۆ قەزا و واتە ناحێبوونی تێپەڕان ئێستا قەزایە.